بەڕێزان دیارە ئەمبانێ باس لە بابەتێکی تر ئەکەین ئێوش لەبارەی پرۆژە خزمەتگوزاریەکان و هەروە ئاستی پرۆژەکان و هەلی کار لە ئیداری گەرمیان بەگشتی و لە قەزای کفری بەتایبەتی بۆ ئەمە بەستا میوانداری بەڕێز قادر فاتحوەی سەرۆکی شارەوانی کفریمان کردو کە لە ستۆدیۆ لەلامان ئامادەیە زۆر بەخێر بێت سوپاس بۆ ئامادەبوونت کاک قادر سپاس بۆتەوە ترێ لە هەزاخانەکەەوە دەست پێ بکەین فەرموو زۆر باش ئەمە هەواڵێکی خۆش و کۆتایی هەفتەی ڕابردوو پامنێرمان سامانکەریم لێەوە پێوتین ئەمانەی بەرچاوڕوونی زیاترمان بنێ کارەکان چۆن دەست پێ دەکات و بەنیازن ئەم هەزاخانەوە بن بکرد بڵێ دەستان خۆش بێ سڵاو بۆ بینەرانی کورسات دەستێوەش خۆش بێت دیارە ئەو هەزارخانەوە لەسەر دەستی جەنابی کاقوبات لە 2019 فەرمانی داوە بۆ جێبەجێکردنی ئەو هەزارخاندووە هەرچەندە چەند ئاسەنگێکیمان توش بوو بەڵام خۆشبەختانە پێش ماوەیەک کێشەکان چارەسەر کرا و بۆ ماوەیەکە دەست بەکار بووە ئێستا کۆمپانیەکە هەزارەکەی نیشتە جێبوونە ئەو هەزارەک جێبوونە بۆ لە پێشە بۆ سەرجەم مامۆسایان و فەرمانبەرانە دواتر دانیشتنی لەسەر ئەەکەین بۆ ئەوەی بزانین 400 خانووی تریشمان بۆ دروست دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا فەرمانی پێشێکی تەواو بووە و ئامادەکاریشمان بۆی کردو بۆ ئەوی ئەوانیش دەست بەکار بەڵێ کا قادر ئەم هەزار خانووە بە دیاریکراوی ئەکەوێتە کام ناوچەیەوە و باس لەوە کرد بۆ فەرمانبەران و مامۆستایانە ئەو ژمارە بە تەواوەتی هەمووی بۆ فەرمانبەران و مامۆستایانە بەڵێ دیارە لە کەوتۆتە دەواازەی کفری کەلارەوە شوێنێکی استراتیجی باشە بڕی 102 زەویمان بۆی دەستیشان کردووە و تەواو بووە کێشەکان ئێستا دەست بەکار بوونا خۆشبەختانە خەڵکی دانیشتوانی کفری لە پێشە مامۆستایان و فەرمانبەران دێن ناونووسەکەن و فۆرمی وەرەگرن بۆ ئەوەی سوودمەند لەو خانووان یا قادر لە دوو ڕۆژی ڕابردوودا مەسئول بارزانی سەرۆکی حکوومەت هاتە گەرمیان شتێکی وت کە جێی سەرنجە ئەڵێ خزمەتگوزاری سەرەکی بۆ هاوڵاتیانی ئەو ناوچەیە دابین نەکرا ئەوە هەر بانگێشەی هەڵبژاردن بوو یاخود بە فعلی کێشە هەیە لە دابینکردنی خزمەتگوزاری سەرەکیەکان منەمێ ئەو وەڵامە لە تۆ بیستم بەڵێ دیارە من بەڕاشکەوانە قسە ئەەکەم و ڕێکلامیش نییە بۆ هەڵبژاردن ئەمە شتەکان بەداتاو بەوە قەباسێکەم لە گەرمیان بە تایبەتی کفری چەندین پرۆژەی جۆرا و جۆر کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە دووسایدکردنی کفری کەلار ڕێگایەکی زۆر استراتیجیە هە لەسەر دەستی جەنابی کاقوبات کارەکانی تەواو بۆ لە ڕۆژانی ئایندا ئەکرێتەوە و هەروەها معاملێکی ئاسنی گەورەمان بۆ دانراوە بۆ ماوەی 4 مانگێکە دەست بەکار بووە بۆی ئیشەکانی تەواو بکات و هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنێ و چەندین پرۆژەی ترمان خستۆتە بواری جێبەجێکردنەوە لە کفری واروەها ئێمە ئێستا ئەلوەیەکی مۆدێرینی میوەمان بۆ دەرچووە هەفتەی پێش و هاتن بۆ ئەوەی یاسایەکانیمان بۆیان تەواو کردەوە و هەروەها هەر لەسەر دەستی جەنابی کاقوبات لە 2019 فەرمانی دابشکردنی تەنها لە کفری ڕزگاری و کەلار ئەوە شتێکی ترە بەڵام لە کفری ئێمە 480 خانومان دابش کردو بەسەر شەهید و ئەنفال کراوان و زیندانی سیاسی و تاپۆکانیانیش بە دەرچوو خۆشبەختانە و جگە لەوانەی چەندین پرۆژی ترمان ئامادە کردو و ڕەزامەندی پێویستی بۆ وەرگرتووە ئومێد دەکەم لە هەداهاتوویکی نزیکدا ئەو پرۆژانش بکەوێتە جێبەجێکردنەوە بە تایبەت بۆ هەلی کاری گەنجەکانمان لەبەرەوە بە خۆتان نەزانن کفری شارێکی حدودیە دەواازەکانمان لەگەڵ دەرەوەی هەرێمی کوردستانە ڕێگایەکی سەرەکی کفری ئەبەستێتەوە لەگەڵ دووس خورماتی و بەغداد و کەرکووکەوانە ئێمە گرفتی نیزاعی ملکیمان هەیە لە کفریە بە تایبەتی ئەوە گەورەترین کێشەیە چەندین جار نووسراویشمان کردەوە بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەڵام تا ئێستا نەتیجەی نەبووە. بەڵێ کاک قادر باسی لەوە کرد کە چەند پرۆژێکی خزمەتگوزاری هەیە پلانیان بۆ دانراوە و چەند پرۆژەیەکیش کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە ئەو پرۆژانەی کاکەوتونەتە بواری جێبەجێکردنەوە ئیش و کارەکانیان چۆن ئەڕوات؟ ئیش و کارەکانیان باشە ڕاتەڕێەوە بۆ نمونە ئەوەی کە دووسایدکردنی کەلار تەواو بۆ کەلارکردنی تەواو بووە و معمەلی ئاستنەکە معمەلێکی گەورەیە توانم بڵێم لە ناوچەکە پارێزگای سلێمانی و کەرکووکە گەورەترین کارگەی ئاسنە بۆ ماوەی 4 مانگە دەست بەکار بووە و چەندین پرۆژی تریشمان هەروەها ئامادە کردو بۆ ئەوی لە ئایندەیەکی نزیکدا بکەوێتە بواری جێبەجێکردنەوە.
باشە زانیاری زیاترمان بێتە لەسەر ئەو کارگەی ئاسنە ئەمە تا چەند خزمەت بە ناوچەکە ئەکات تاوەکو چەند هەلی کاری ڕەخساندووە دیارە ئەو معمەلی ئاسنە کەوتۆتە قەزای کفریەوە سەر بەناحەی سەرقڵایە بەداخەوە لە ئەمە لە کفری یەک دوو شێرمان بۆیان پێشنیار کرد خۆتان نەزانن کارگەی ئاسن پێویستی بە ئاوێکی زۆرە لەو سنوورەی کە ئەبێ لە دەرەوەی کفری شاروانی کفری ئەو جێگایی بۆ دەستنیشان بکەین بەڵام هەوڵی جدیمان بۆیاندا و ئاسانکاریشمان بۆیان کردو چەندین کێشە و گیر و گرفتیشما بۆ بەڵام ئاستەنگەکان کۆتایی پێ هاتووە ئەتوانم بڵێم زیاتر لە 600 کرێکارە خاتە ئیشەوە و بەڵێنیشیاندا و وعدیانشداوە لەگەڵ جەنابی پارێزگاری سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و هەروەها سەروی خۆمان بۆ ئەوەی هەلیکار لە کفریا کۆتایی پێبێت زۆربەی کرێکارەکان لە قەزای کفری بکوێتە بواری جێبڕ قادر باسی باس لە کێشەی مڵکدارەتی کرد لە کفریە واتە ناو شارەکە خودی ناو سنتەری شارەکەتان کێشەی مڵکداری هەیە بڵێ ئەمە چۆنە ئێمە بەکو باسم کرد کفری کێشەی مڵکداریمان هەیە بۆ نمونە ئێمە سەروی کفری زنجیرە چیای باوەشاسارە و خواروش ئەکەوینە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هینایە پارێزگای دیالەیە کەوتوینەتە پارچە زەوی ژمارە 16 کەرتی تلیشان سەر بە دیالە کەوتۆتە ناو کفریەوە توانم بڵێم تقریبن بۆ 500 متری 600 متری هاتوتە ناو شارەوانی کفریەوە و ئێمە بپی یاسە ناتوانین هیچ ئیشێکی تیا بکەین و تا ئێستا ئەو زەویانە سەر بە کشتتوکاری دیالەیە و هەوڵیشی زۆرشماندا و خاوەن مڵکەکانی هاتوون چەندین جار داوایان کردو و نووسرایان کردووە ئێمە نووسراوەکانی من بەرز کردوەوە بۆ سەروی خۆمان لەوێ خۆم بردوومە دوسێ جار بردوومە تا پارێزگای هەولێر بۆ وەزارەتی شارەوانی بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە هەروەها لە ناو کفریشە ئەگەر بمبووری لە ناو کفریە ئێمە چەندین پارچە زەویمان هەیە سەر بە باغاکانە و هەروەها سەر بە وەزارەتی داراییە کێشەی زۆرمان بۆ ناتەوە بەڕاستی ئەویش ئاستەنگێکی گەورەیە بۆ جێبەجێکردنی پرۆژەکانمان کا قادر باس لەوە کرد کە ئێوە هەوڵتان ناو بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵام هەتاوەکو ئێستا چارەسەر نەکراوە پێ دوایە بۆچی چارەسەر نەکراوە چی بربەستە لە بەردەم ئەم کێشەیە وە چۆن چار ئەکرێت ئەتوانم یەکێکە کێشەی مڵکداریمان لەگەڵ پارێزگای دیالەیە کێشەیەکی سەرەکیە لە کفریا بۆ ئەوەی چونکە سەرجەم ئەو کێشانە پەیوەندی بە وەزارەت و ئەنجومەنی وەزیرانەوە هەیە بۆ ئەوی چارەسەری کێشەکانمان بکە و ئێمە ئێستا ناتوانین هیچ چەندین خەڵکی دانیشتوانی شاری کفری داواکاریمان پێشکەشەکە بۆ ئەوی پرۆژەی خزمەتگوزاری لەوێ جێبەجێکە بەڵام بە پیاسە ناتوانین هیچ شتێکی بۆ باڵ کا قادر هەڵبەت هاوینێکی زۆر سەختمان بەڕێ کرد بەهۆی ئەو شکە ساڵی کە پار هەبوو خوا ڕەحمکە بۆ ئەم ساڵ بزانین چی تا پێسا بەس ڕەشەباکەیمان بینیەوە تۆزێ هەوا کزەکەی کاقاتبینەکان وا بڵاویان کردەوە کە ئەم ساڵی شۆک و ساڵی ڕابردووە بێت ئەوترێت تاکومانجی 12 مەترسەیەک هەیە بەس لەو دو ڕەنگە گۆڕانکاریەک ڕووبە ئەوەی لای من گرنگە کێشەی ئاوتان هەبوو کێشەی کارەباتان هەبوو لە کفری فرسەتە تۆ سەرۆکی شارەوانی بەڵام ڕەنگە زانیاریەکت هەبێت لەباری ئەو خزمەت گوزاریە سەرەکیانەوە بە تایبەتی کێشەی ئاو کە لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان ڕوویا بوو کفری کێشەی ئاوی خواردنەوەی نییە زۆر باشین لە ڕووی ئاوی خواردنەوەی کێشەیەکی ئەوتۆمان نییە سەرچاوتان کوێ بۆ سەرچاومان بیرە و خۆشبەختانە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەندایەکمان دروستکراوە بۆ ماوەی چەند ساڵێکە ئەوە سوودێکی باشەیە بۆ هەم گەشتیاران و هەم سوودێکی باشەیە بۆ ئاوی ژێرزەوی و لە ڕووی سەوزاییشەوە لە ساڵانی ڕابردووە چەند ساڵێکی ڕابردووە لەم دوایە ڕژەی سەوزایی تا ڕاژدەیەکی باش بەرز بووەتەوە توانم بڵێم تا سەروی نۆیە باخچە و سەوزایەکی باشمان هەیە و ئێمە سوود لە بیرەکان وەرەگرین و هەروەها سوود لە سەرچاوی ئاو بە تەنکەر ئاوێدەین و سوودی لەو بیرانە وەرەگرین کە ڕۆژانە ئیشی پێکەن و کرێکارەکانیشمان بەڕاستی ماندوو بوون ئەم ساڵ بە بۆنی وشکە ساڵیەوە هەرچەندە ئێمە سەوزایەکی باشمان هەیە کرێکارەکان من لێرەوە دەستخۆشیان لێەکەم دەستیانە گوشم ماندوو نەبن بەڕاستی بە ئەرکی کرێکارەکان نەبێ ئەو سەوزایی و ئەوانە پارێزگاری لێ ناکرێت بەڵێ کاقادر بگەڕێنەوە بۆ بابەتی دابشکردنی ئەو هزار خانووە باس لەوە کرد کە جگەلەوە ژمارەیەک تری خانووش هەیە کە ئەمەش هەوڵی بۆ دراوە ژمارەیان 400 خانووە ئەمیان هەنگاوی کردەی بۆنراوە
ڕەزامەندی سەرەتایی وەرگرتووە هەفتەی پێش و ئەو وەبەرهێنا کە هەستاوە بە دروستکردنی بە هەوڵی بۆ ئەوەی ئەو دروستکردنی ئەو 400 خانووە کارە یاسایەکانی تەواو بۆ چەندین جار نووسراو کراوەت و بۆ ئێمە وەڵامی پێویستمان داوەتەوە بۆیان هەفتەی پێشوو زەویەکەمان بۆیان دەستنیشان کرد و کردومانتە سەر نەخشە و نردومانە بۆ بەرهێنانی گەرگان. پێت وایە ئەم ژمارەیە کێشەی نیشتە جێبوون لە کفری چارەسەر بکات؟ بەتاکید کێشەی نیشتە جێبوون 1400 خان و چارەسەرەکە واروها لەگەڵ ئەویشە ئەو 488 خانووی زەویەی پارچە زەوی بەسەر شەهید و ئەنفالە کراوەکانە دابەشمان کردووە کێشەی خانوو لە شاری کفریا چارەسەرەکرێت. باڵێ ژماری دانیشتوانی کفری ئێستا چەندێکە کاقادر؟ ژماری دانیشتوانی کفری ئێمە بەداخەوە ئێمە زۆربەی خەڵکەکەمان بەشێکی لە خەڵکەکەمان سەرمەبادەی 140 ئەوە ئێستا زیاتر لە 40,000 نفوسمان هەیە خەڵکەکانمان لە ناو شاری کفریایە و خەرکیشمان هەیە بوونەتە دوو بەشەوە منەیەکیان لە شاری سلێمانیا بەهۆی باشی داراییانەوە هاتوونەتە کفریە بەهۆی هەلیکارەوە هاتوون ئیش لە شاری کفریەکە سلێمانی و هەولێرەوە ناکەن ومێ دەکەم بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە من ئەم مژدەیە دەمە خەڵکی کفری لە ئایندەیەکی نزیکە هەلیکار لە کفریا چارەسەرەکرێت. باشە ئەو 40,000 ئەم هەلیکارانی کە ڕادگەیان ڕەنگە نەگاتە 2000 هەلیکار وایە؟ بەڵێ. چۆنەکرێت چارەسەری کێشەی بێکاری بکات لە کفریا بۆ 40,000 کەس؟ خۆ ئەو 40,000 ماڵە هەر هەموو 40,000 احتیمالی لەسەرۆنی ئەزام بەڵام 2000 کەس بۆ 40,000 گونجاوم بەسم لەوەی ژمارەکە. بەتاکید جگەلەوە معمەلێکی جمسبۆرگ و هەروەها معمەلێکی گەچیش ڕەزامەندی وەرگیراوە تەوەقعەکەم لە ڕۆژانی داهاتووە بێن تەسلیم موقعیان بۆ بکەن و دەست بکەن بە ئیشکردن. ئەم کارگانەی کە دروست ئەکرێتەوە هەوڵی بۆ دراوە پلانی بۆ دەنراوە تا چەند پشت بۆ ئەبەسن کە هەلی کار بۆ ناوخۆیی بێت؟ بەتاکیدەوە هەلی کار بۆ ناوخۆیە بۆ خەڵکی خۆمانە بۆ شاری کفریە ڕەزامەندی وەرگیراوە تەواویش بۆ ئەلانمان کردووە معمەلێکی ئالیکمان بۆ دەرچووە ئەلانمان کردووە بۆ ئەوەی خەڵکی وەبەرهێن بێت کێبرکەی تیا بکا بۆ ئەوی وەریگرن و هەروەها لە هەفتەی پێشووە بازارێکمان ئەلان کردووە لەلایەن وەبەرهێنەوە هاتۆ بردێتەوە لە گەڕێکی ئەنفالەکە و چەندین پرۆژەی تریشمان ئامادە کردووە بەڵام بەداخەوە ئێمە یەک کێشەیەکی گەورەمان هەیە ئەویش زیاتر لە 18 ملیار پرۆژەی ڕاگیراومان هەیە لە کاتی ئەزمەی 18 ملیار دینار 18 ملیار 18 ملیار بەڕێ پرۆژەمان ڕاگیراوە بە بۆنەی قەیرانی داراییەوە پاری پرۆژەمە بەستە پرۆژەی هەمووی ڕێگاوبانە خۆی بینێتەوە لە قیرکردن لە شۆستا لە ئاوەڕۆ بەڵام بەداخەوە تا ئێستا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕەزامەندی نەدراوە. هی ساڵانی چەندن وا ژمارەکان ئەو نە زۆرە و ڕاگیراون؟ ئەو پرۆژانە هی ساڵی 2014 و باشە ئەو ترسەی کەەوە بەرهێنەر هەیەی کاقادر لەوەی کە پارە وەرناگرێتەوە پارەی پرۆژە پێشتر زۆر کەسمان لە بەرپرسان لە سندیکاکان لە ئەوانەی کە هێناوە کە پەیوەندیان بەوە بەرهێنانەوە هەیە کێشەی سیولە هەیە کێشەی سەرفکردنی پارە هەیە ئێوە لە کفری وە بەرهێنەر ئەوێرێت بێت بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژانی کە ئێوە ڕای دەگەێنن وەکو سەرۆکایەتی شارەوانی کفری بۆ ئەوەی جێبەجێ بکرێن؟ بەڵێ ئێمە بە بەردەوامی بانگەوازمان کردووە لەگەڵ ئیداری کفریە لەگەڵ جەنابی قایم قامە چەندین کۆنگری ڕۆژنامە نووسیشمان بەستووە داوامان لە بەرهێنان کردووە داوامان لە خەڵکی دەوڵەمەند کردووە بێن و بەرهێنان لە شاری کفریا بکەن زەوی پێویستمان هەیە بۆ ئیشی تیا بکەن بەڵام بەداخەوە بە بۆنی ئەو پرۆژانەی کە ڕاگیراوە بۆ نمونە ئێمە پرۆژەیەکمان هەیە پێ خۆی ئەبینێتەوە لە 4.5 ملیۆن دۆلار تەواوکاریە بۆ گەڕێکی ئیمام محەممەد و گەڕێکی ئازادی لە 130 تەواو بۆ تا ئێستا کارەکانی نەکەوتۆتە ئیش بۆ هەروەها گەڕێکی شەهیدان و گەڕێکی نەورۆزمان هەیە لە 130 تەواو بووە بە بۆنەی قەیرانی داریەوە پارەکە ڕاگیرەوە چەندی پرۆژەی تریشمان هەیە و بۆ نمونە بینایی شارەوانیمان هەیە لە 150 تەواو بۆ لە 150 ماوەتەوە تا ئێستا پاری بۆ سەرف نەکراوە. باشە کاقادر بە کورتی پێم بڵێ وەکو سەرۆکی شارەوانی پێت وایە کفری پێویستی بە چ پرۆژەیەکی ترە جیاواز لەم پرۆژانەی کە ڕاگیراوە ئەم پرۆژانەی کە لە بواری جێبەجێکردن؟ ئێمە ماوەیەکی پێش مانگێکە بێ لەگەڵ جەنابی قایم قامە دووسێ کۆبنەوەمان کردووە لە ئیداری گەرمیان ئەوە ئیشی باشمان کردووە لەسەرەوەی بجێی بە تایبەتی تەنمەی ئەقالیم
سەرجەم ئەو پرۆژانەی کە پێویستە بۆ شاری کفری داخلمان کردو و پرۆپۆزەڵمان بۆی تەواو کردو و نردومانە بۆ سەروی خۆمان چاوەڕێ ئەو پارانەمانە بێت بەڵام ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە جگە لەوانەی ئەو پرۆژانە کێشەیەکی گەورەمان هەیە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکانە پرۆژەی ئاوڕۆمان بکرا و ئاڕۆڕەکە کەوتوتە خواروی کفریەوە ئەوە گرفتێک و کێشەیەکی گەورەمان بۆ دروست دەکات ئەویش چەندین فکرمان لێ کردوەوە چەندین تیمی هەندازیمان بردوێتە سەری چارەسەرکردنی ئەو کێشەیشە تەنها ریسایکلینە ئەویش ریسایکلینشە پێویستی بە پارەیەکی باشەیە بۆ چارەسەرکردنی هەر ئاوادان بە کفری بەخێقادر قادر فاتحوەی سەرۆکی شارەوانی کفری زۆر پاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت سواز بۆ ئێوەش بەخێر هاتی سەر چاو